ئێستا دەچی وەزارت نانێشتینە ژووری ئەگەر وەزارت ماڵە خۆمانە نانێشتینە ژوورێ ئێمە خوێنمان ڕشتووە شەڕمان کرد دەحشماشکان کەچی ئێستاکانە ڕێگریمان لێ دەکەن ئەو جار هەوەی کەماندامیم هەبووە هەوێکە ئێس ئەو هەیە هیچی پێ ناکرێ هەوێشی خانشینیان بۆ کردووی ئێمە داوامان ئەوەیە بکەوینەوە یان سەر دەستگای شەهیدان یان کەمەندامانی سەنگەر ئەوە داوایەکەمانە ئێمە کەمەمان کەمەندامی سەنگەرن بۆمان کردێتە خانوونشین وانێ خانوشینەکەشتان حسابە بۆ ناکانین ئەترسین یەکجاری ببڕێ ئێمە هاتینە داواکارین ئەمە بۆ بکاتە کەمەندام نەک بە تەخاوەتی دیتە ئەمە بۆ کرامنە ئەمە بۆ من نییە تێگەی منی کرێتە خانوونشین نەک بە کەمەندامی سەنگەر خانوونشین ئێمە کێشەکەمانەوەیە هاتینە بۆی باشەکانمان بزانن شی لێکەن و فتمان نەکەن و منە شەڕی داعاشوان دوات و قوربان لە 2015 من کەمەندامی سەنگەرم ئیتر وەڵای هیچم بۆ نەکرا وەرە لە وەڵای برا خوا ئاگای لێ نام گوێ بەیانە 130 ملیۆن دینارم لە خۆم داوە تێگەی 5 دانە ڕۆژە تاراناتمەتەوە پرسیار شتارەمان لێ کرد ئایا بۆ چاکسازی بەچی حەقیق چاکسازی لە ئێمە کراوە یعنی ئێمە پرسمان پێ نەکراوە نەدراوێتەوە لیژنە تا بزانین ئێمە کەمەندامین یان نا ڕێژەمان کەمە یا زیادە یەک لە ئەندامەکان ناو وەزارەت ئەڵێ دیارە ئێوە لە 150 کەمن ڕێژی کەمەندامیتان بۆیە کراون بە خانشین من یەکم لەوانەیە کە پێم وایە ڕێژەی کەمەندامی زۆر کەمترە لەوانەیە کە ئێستا ئێوە خۆتان تەسویرتان کرد 100% تایە 85 کاتێکشا کە قاچی ڕاستم پلاتینە هەل لە ڕێژەکە هەر نییە ئەگەر نانەوە پێنجم نەخێر ڕێژەمان لە 50 کەمتر نییە ئەوە من لیژنێت باڵام تاواکە هەمومان تاوامان کرد لیژنەکان تووبی دەوتی دیارە هەل براری ئەنجومەنی وەزیرانی ئەوکران سەر خانشینی پێشمەرگە ئێمە بەوە ڕازی نابین ترسمان لەوە هەیە ئێمە جاران احترامێکمان هەبوو هەوێکمان هەبوو تایبەت بووە کەمەندامی سەنگەر ئێستا هەوێکیان داوە پێمان بەڕاستی ئێمە ڕێزمانێ بۆ خانشینانێکە لەوێن بەتەمەنن قوربانیان داوانیش خزمەتیان کردووە بەڵام جاشی تایە ئەنجاش کۆمەڵی خەڵکی تایە سەردەمێک دژێ میلێتە یعنی جەنگاوە شەڕی کردووە